کۆڵان بە کۆڵان و لە سەودای نان پەیدا کردم. تەنیا هاوڕێی فەلاح عارەبانەکەیەتی کە ژیانی خانەوادەکەشی لەسەر چرخی ئەم عارەبانەیە دەسوڕێت. فەلاح تەمەنی 37 ساڵە. توشبووی کۆنیشانی داونە کە هەر لە زگماکەوە لەگەڵیدایە. کە چاوم پێیکەوت وچانێکم پێدا و کەوتمە قسە لەگەڵی. بانیان سعات حەسە دەڕۆم کوراکەم خستەکانە و ئاهاکەم و ئاها دەڕۆمەڕێ و ئەوانە خلاص بکەم و سلاح دەکەی. ئەوانت خلاصکەی سلاح دەکەی؟ فەلاح ڕوخسارێکی ئاشنایە بۆ گەڕک. هەموو ڕۆژێک خەڵکی گەڕک دەیبین و ڕۆژ لە دوای ڕۆژ لایەن خۆشەویسترە. ئەوەش بەهۆی هەڵس و کەوتی هێمن و لە سەرخۆی فەلاحە. سەری بە کاسپی خۆی داگرتووە و هەموو ئەندێشەکەی لە چوارچێوەی عارەبانەکەی تێپەڕ نابێت و بەردەوام لەسەر هەوای خۆیەتی. علاقت بینە؟ خەوان پێداویست تایبەتە و سەر ڕایەوەش ئیش دەکا. یعنی ئەمە بەڕاستی هاوینان کە فریزۆی دەفرۆشی بەخۆی فریزۆی دەفرۆشی کە فەسلەکە تۆزە دەگۆڕی ینی ساردبی فریزۆی نافرۆشی زۆر بە زەمیرە یەکسەر دەچکێک کێ دێنەوە نەکو مندار نەخۆشکێش کوڕەشی زۆر چاکەوەیان لەگەڕەکە خەڵک خۆشیەوە و کاتی نیوەڕۆیە فەلاح ڕێگەی ماڵەوە دەگرێتە بەر. نزیکەی یەک کاژێر دەبڕێت تاکو و دەگاتە ماڵەوە. ئاوێک بە ڕوخساری ماندوویدا دەکات. فەلاح پێش ئەوەی بحەسێتەوە دەچێتە ژوورەکەی باوکی کە نزیکەی 12 ساڵە بەهۆی ئەوەی کە دووجار جەڵتەی دڵی داوە لە جێگەدا کەوتووە. میهرەبانی دایک و خۆشەویستی فەلاح بووەتە کوانووی گەرمی ژیانیان. معاشەکەی زۆر دوورە لە چەمچەمارە بۆ 120,000 من هەمومان جیبێ بچمە چەمچەما. ئەو نەخۆشە بەجێ دێنمە و نەقوستانە بەجێ دێڵ سبەینان سعات 7:30 و 7-8 ڕۆەوە. ئەگەر ئاگامان لێنێ بێ سعات 7 ڕۆ. نەک وەک ینی وەک برادەرین بەڕاستی. زۆرش خۆشمێ ئەویش منی گەلێگەلێ خۆشە. پشکی فەلاح لە دنیا نەخۆشیەکی زگماکە و لە بازاڕی ژیانیش عارەبانەیەک. نەخۆشیەکەی خەمی نانی لەبیر نەبردووەتەوە و ئەو خەمە هەموو ڕۆژێک هەڵی دەگرێت و دەست لە نێودەستی عارەبانەکەی هەڵوەدای ژیان ڕێگەی بژێوی خۆی و خانەوادەکەی دەگرێتە بەر. هادی سەلیمی ڕوودا و هەولێر.